ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵێکا دانیشتو بوون نانیە خوارد. مناڵەکە دەستی بە هەموو لایەکە ئەبرد لەناو ئەو سینی کە دانرابوو بۆ خواردن، دەستی بۆ ئەم لا ئەولا ئەبرد لە کات خواردنەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا غولام سم الله وكل بيمينك وكل مما يليك. فەرمووی ئەی غولام کاتێ نانەخۆی بسم الله بکە، بسم الله بکە، پاشان بەدەستی ڕاست نان بخۆ، بسم الله بکە پێشەوەی بیخۆی، پاشان بەدەستی ڕاست نان بخۆ، پاشان لە پێشی خۆتۆ نان بخۆ، دەست بۆ ئەم لا ئەولا مەبە. جا ئەو مناڵە لەو دوا بێتە سەحابەیەکی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەو ڕۆژە بە دواوە ئیتر من بەو شێوازە نان مەخوارد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردم. پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی کوردستان و هەموو وڵاتانی ئیسلام لە بەڵاو مصیبەت بە دوور بگرێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.